بەرەو مانگرتنی گشتی لە کوردستان و هاوپشتی و هاوخەباتی لەگەڵ بزوتنەوەی سەراسەری خەڵکی ئێران. ناڕەزایەتیە جەماوەریەکان بەرامبەر بەو هەلومەرجە تاقەت پڕوکێنەی بژێوی ژیان کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە پێناوەتە شەشەمین ڕۆژی خۆیەوە و بۆتە بزوتنەوەیەکی بەربڵاو و مافخوازانە. ئەوەی کە لە بازاڕەکانی تارانەوە دەستی پێکرد بە خێرایی زیاتر لە 15 شاری ئێرانی گرتەوە و چین و توێژە جۆراوجۆرەکانی خەڵک و لەوانە خوێندکاران بەم شەپۆلی ناڕەزایەتیانەوە پەیوەست بوون. ئەم بزوتنەوەیە ڕنگدانەوەی ڕخ و بێزاری گشتیە سەبارەت بەو هەژاری، هەڵاوسان، بێکاری، گەندەڵی و نایەکسانیەی کە ساڵانێکە بەرۆکی خەڵکی ئێرانی گرتووە. خەڵکی کوردستانیش لە هەمان ئەو ئازار و بێبەشیە بەهرەمەندن کە بەشەکانی دیکەی ئێرانی هەژاندووە. پێویستە ئەوەش زیاد بگرێت کە کوردستان لە دەیان ساڵی ڕابردوودا بەردەوام پێشەنگی بزوتنەوە کۆمەڵایەتی و ناڕەزایەتیەکانی ئێران بووە. لە شۆڕشی ژن ژیان ئازادیەوە بگرا تا زۆرێک لە بزافە مەدەنی و سیاسیەکان خەڵکی کوردستان گەلێک جار نیشانیان داوە کە لە ئاستەم و سەرەڕۆییدا سەردانانەوێنن. لەم هەلومەرجە هەستیارە مێژوویەدا دەربڕینی هاوسۆزی و هاوپشتی خەڵکی کوردستان لە هاوچارە نووسەکانیان لە سەرتاسەری ئێران پێویستیەکی سیاسی و استراتێژیکە. یەکگرتووی چین و توێژی کرێکار و زەحمەتکێش بەبێ لە بەرچاوگرتنی سنوورە نەتەوەیی و جوغرافیاییەکان تەنها ڕێگایە بۆ دەربازبوون لە هەژمونی سەرمایەداری و ستەم و سەرەڕۆیی ئاینی. کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەم شەپۆ لە ناڕەزایەتیەدا سەر لە نوێ ڕواڵەتی فری و کارانەی خۆی نیشاندا. لەلایەک بە بیانووی بێبنەمای وەک سەرما و قەیرانی وزە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی کەش و هەوای ناڕەزایەتیەکان و ڕێگریکردن لە تەشەنە سندنی زیاتری بزوتنەوەکە پشووی فەرمی ڕاگەیاند. ئەم پشووە سەپێنراوە ڕۆژی یەکشەممە کۆتایی دێت. لەلایەکی دیکەشەوە بەرپرسانی ڕژیم بە زمانێکی ڕیاکارانە ڕایانگەیاندووە کە گۆیا لە داخوازیەکانی خەڵک تێئەگەن و ناڕەزایەتیەکان بەڕەوە ئەزانن. بەڵام لە هەمان کاتدا دەستگای سەرکوتی ڕژیم بەردەوام چالاک بووە. هێزە ئەمنیەکان ڕژاونەتە سەر شەقامەکان، دەستگیرکردن دەستی پێکرد و تونند و تیژی بەرامبەر بە خۆپیشاندەران بەکارهێنرا و چەند خەباتکارێکیش گیانیان لەدەستدا. ئەم دوو فاقیە نیشانەی ترسی لە ڕادەبەدەری ڕژیمە لە هێزی جەماوەر و داماوی و بێتوانایی لە بەرامبەر ویست و داواکاری ڕەوای جەماوەری بێبەشدا. دەرفەتی مێژووی مانگرتنی گشتی ملیۆنی لە کوردستان. ئێستا کەماوەی پشووی فریوکارانەی ڕژیم بەرەو کۆتایی دەڕوات دەرفەتێکی ناوازە لە بەردەم خەڵکی کوردستاندایە. ئەم دەرفەتە کاتێکی گونجاوە بۆ ڕێخستنی مانگرتنێکی گشتی ملیۆنی کە بتوانێت هێز و ئیرادەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان بە هەموو ئێران و جیهان نیشان بدات. مانگرتنێکی لەم شێوەیە دەتوانێت پێگەی کوردستان وەک یەکێک لە سەنگەرە بەهێزەکانی شۆڕشی داهاتووی ئێران بچەسپێنێت و پەیامی ڕوون بۆ ڕژیم بنێرێت کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پەنای خەڵکی ئێراندا وەستاون و واز لە خەبات لە پێناو عەداڵەت و ئازادی و یەکسانی ناهێنن. هێزی مانگرتنی سیاسی ئەزموونەکانی پێشووتر بە تایبەتی لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بەڕوونی نیشانیاندا کە مانگرتنی سیاسی گشتی چۆن دەتوانێت هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ئیفلیج بکات. کاتێک کرێکاران، بازاڕیان، خوێندکاران و خەڵکی ئاسایی لە یەک کاتدا دەست لە کار دەکێشنەوە، دەستگای سەرکوتی ڕژیم لە کار دەکەوێت و زەمینگیر دەبێت. مانگرتنی گشتی نەک هەر ئامرازێکی خەباتکارانە بەڵکو نیشاندانی هێزی بە کۆمەڵ و هاوپشتی و هاوخەباتی خەڵکی بێبەش و هاوچارە نووسە. ئەم کردەیە ئەوە دەرەخات کە کاتێک خەڵک یەکگرتوو بن هیچ هێزێک ناتوانێت لە بەرامبەریاندا بوەستێت. مانگرتن و ناڕەزایەتی سەرتاسەری دیاردەگەلێکی دینامیکی و مێژوو سازن کە دەتوانن کۆمەڵگە بەرەو گۆڕانکاری قوڵ و بنەڕەتی پاڵ پێوە بنێن. ئەم بزافانە بە کاریگەری لەسەر ڕەهەندە جیاوازە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان توانای گۆڕینی پێکهاتەی کۆمەلگەیان هەیە. مانگرتنی سیاسی گشتی ئەولاترە لە کردەیەکی پیشەیی یان ئابووری. ئەم بزافە بە ئامانجی یەخستنی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگە و هاوتەریب لەگەڵ ئامانجە هاوبەشەکان تاکەکان بەرەو یەکگرتووی و هاوکاری هەرچی زیاتر هانەدات. یەکگرتوویەکی لەم چەشنە دەتوانێت هێزێکی گەورە بۆ گۆڕانکاری دروست بکات و زەمینە بۆ کۆمەلگەیەکی دادپەروەر و یەکسانتر خۆش بکات. ڕەهەندەکانی کاریگەری مانگرتن. کاریگەریەکانی مانگرتنی گشتی لە چەندین ڕەهەندا بەرچاو دەکەوێت. لەباری ئابووریەوە داخستنی دوکان و بازار و وەستانی ڕەوتی بەرهەمهێنان نیشانەداد کە بە جێگربوونی ئەم هاوپشتیە و هاوکات بەردەوام بوونی ئەو سیستەمە ناتوانێت درێژە بە دەسەڵاتی خۆی بدات.
لە ڕوانگەی سیاسیشەوە مانگرتنی گشتی دەتوانێت ڕژیم لە بەرامبەرویست و داواکاریەکانیان ناچار بە پاشەکشە بکات. مێژوو دەری خستووەکە زۆرێک لە دەستکەوتە دموکراتیک و کۆمەڵایەتیەکان بەرهەمی مانگرتن و ناڕزایەتی بەربڵاو بووە. هەروەها لە ڕوانگەی فەرهەنگی و کۆمەڵایەتیشەوە ئەم ئەکتانە کۆمەک دەکەن بە ئاگایی و وشیاری بە کۆمەڵ و بەهێزکردنی هەستی هاوپشتی و هەروەها شکلگرتنی فەرهەنگی خۆراگری. جەماوەرێکی کە یەکگرتوانە لە پێناو مافەکانیاندا خەبات دەکەن ئیتر بە ئاسانی فری و نادرێن و سەرکوت ناکرێن. لە سەردەمی هاوچەرخدا توانای گەیاندنی زانیاریەکان و پەیوەندیکردن لە ڕێگەی مێدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گرنگیەکی بێهاوتای هەیە. ئەم ئامرازانە یارمەتی دەرن بۆ بڵاوکردنەوەی هەرچی خێراتری زانیاریەکان، پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ چین و توێژە جۆرا و جۆرەکانی خەڵک، پێکهێنانی کۆڕ و کۆمەڵی مەجازی و بەدەستهێنانی پشتیوانی نێونەتەوەیی. بەکارهێنانی ژیرانەی ئەم مێدیایانە دەتوانێت ببێتە هۆی هەماهەنگی باشتری کردەوە ناڕزایەتیەکان و ئاشکراکردن و لە قاودانی سەرکوتی ڕژیم و ڕاکێشانی پشتیوانی جیهانی. هەرچەندە ڕژیم هەوڵەدات ئینترنێت و پەیوەندیەکان سانسۆر بکات، بەڵام ئەزموونەکان نیشانیان داوەکە خەڵک بەردەوام ڕێگەی شکاندنی ئەو گەمارۆیەیان دۆزیوەتەوە. دەرەنجامی کۆتایی مانگرتن و ناڕزایەتیەکان پەیوەستە بە چەند هۆکارێکەوە، لەوانە بارودۆخی ناوخۆیی و جیهانی، ئەوەی کەس چ استراتیژیک بەکاردەهێنرێت، ئاستی ڕێخستن و کاردانەوەی ڕژیم. ئەگەرچی ئەم بزافانە دەتوانن دەستکەوتێکی بەرچاویان لێ بکەوێتەوە، بەڵام ڕێگەی هەنگاونان بەرەو پێشەوە پڕە لە کەند و کۆسب. زۆر پێویستە کە بزوتنەوەی ناڕزایەتی بەو پەڕی وشیاری و ڕێخستنی تۆکمە و استراتێژیەکی ڕوونەوە بەرەو پێشەوە هەنگاو بنێت. هەروەها پێویستە لە ئەزموونەکانی ڕابردوو دەرزوەر بگیرێ و هەڵەکان دووپات نەکرێنەوە. یەکریزی، هاوپشتی و خۆراگری ڕەمزی سەرکەوتنن لەم ڕێبازەدا. بانگەوازی کۆتایی بۆ خەڵکی کوردستان، کرێکاران، بازاڕیان، خوێندکاران، ژنان و پیاوانی ئازادی خواست. دەرفەتێکی مێژوویمان لە بەردەمدایە بە سازدان و ڕێخستنی زنجیرەیەک مانگرتنی گشتی ملیۆنی لە ڕۆژانێکی دیاریکراودا دەتوانین نیشان بدەین کە کوردستان وەک هەمیشە پێشەنگی خەباتی شۆڕژگێرانەی ئێرانە. وەرن با دەست لە ناو دەستی یەکتر بەرەو هاوسۆزی و هاوپشتی تەواو لەگەڵ سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێران کە لە پێناو دەستەبەرکردنی نان و کار و ئازادی و دادپەروەریدا ڕاپەڕیون هەنگاو هەڵبگرین. وەرن با بە بگرتنەبەری تاکتیکی سیاسی مانگرتنی گشتی پەیامێکی ڕوون و ئاشکرا بۆ ڕژیم بنێرین و پێی بڵێن کە چیتر تەحمل ناکەین و تا دوا هەناسە لە پێناو مافەکانماندا خەبات دەکەین. کوردستان سەنگەری خەبات، ئێران مەکۆی شۆڕش، مانگرتنی گشتی چەکی جەماوەر.